بینای نەخۆشخانە سەد قەرەوێ لە تاوە نەکراوەکەی شاری کەلارە. لە جاتی بینای نەخۆشخانەیەکی مۆدێرن ئێستا کەلاوەیەک زیاتر نییە. ئەم نەخۆشخانەیە گرنگیەکی زۆری بۆ گەرمیان هەیە و دەبێتە هۆکارێک بۆ بەرەوپێشوونی کەرتی تەندروستی سنوورەکە. بەڵام تاوەکو ئێستا هاوڵاتیان تەنها دەتوانن وەک ناونیشان ئەم نەخۆشخانەیە بەکاربێنن. بەتەواوکردنی ئەم نەخۆشخانەیە ئەو گرفتانە و زۆری دیکەش نامێنێ، بەڵام بەداخەوە ئێمە بە پیلانێکی دەبینین تەواونەکردنی ئەم نەخۆشخانە لە بەرەو چواردەوری نەخۆشخانەکە دەبینی هەمووی کراوە بە سەکەنی پرۆژەی نیشتەجێبوون، بەڵام ئەم نەخۆشخانەیە دەستکاری نەکراوە. ئەم نەخۆشخانەیە لە ساڵی 2012 لە سەردەمی دەسەڵاتی نەچیبان بەرزانی و بڕیاری دروستکردنی لێدراوە، بەڵام ئێستا ساڵی 2025 جوا دەچینە 26 سەردەمی دەسەڵاتی مەسر و بەرزانیە تاوەکو ئێستا ئەم نەخۆشخانەیە تەواو نەکراوە، هاوڵاتیانیش لە چاوەڕوانی تەواوکردنی نەخۆشخانەکەدان. بەداخەوە کەرتی گشتی لە سنووری گەرمیان ڕووی لە داتەپینە ڕۆژ لە ڕۆژ لە سنوورەکە هەتاوەکو ئێستا نەخۆشخانەی ئەهلی زیاتر دروستەوە بۆ گیرفانی بەرپرسان و دەوڵەمەندکردنی بەرپرسەکان. ئێمە ئێستا لە کەلارە نەخۆشخانەیەکی کۆنمان هەیە کە نەخۆشخانەی ساڵی هەشتاکانە. بەڕاستی ئەو نەخۆشخانەی لە کەلارە هەیە بە ناوی نەخۆشخانەی گشتی هیچ تایبەتمەندیەکی نەخۆشخانەی ئەم سەردەمەی تیان نییە. هەر خودی بیناکەی بینایەکی کۆنی 40 ساڵی پێش ئێستاە. بۆیە خەڵکی ژماری خەڵکی کەلار زیادی کردووە و پێویست ئەکات لە کەلارە کۆمەڵێک نەخۆشخانەی حکومی گەورە هەبێت بۆ چارەسەرکردنی کێشەکانی خەڵکی ئەم شارە گەورەترین گرفتی لە ئێستاە گرفتی نەخۆشخانە و دەستڕاگەیشتنە بە خزمەتگوزاری حکومی. خەڵکێک هەیە هەژارە کەم دەرامەتە خەڵک لە ئێستاە موچە وەرناگرێ زۆر سەیرە، یعنی زۆر سەیرە حکوومەتی هەرێم موچە نادا بە خەڵک لە کاتێکشە خزمەتگوزاریەکانی هیچ نییە، سفرە بۆ نمونە خزمەتگوزاری تەندروستی سفرە. یعنی ئەمە لەکوێی دنیا ئەم هاوکێشی لەکوێی دنیا هەیە، تۆ موچە نەدەی بە خەڵک باشە لە بەرامبەر ئەوەشا خزمەتگوزاری گشتیش سفر بێت. نەخۆشخانەکە لە ساڵی 2014ەوە بە بیانووی قەیرانی دارایی کارکردن تێدا ڕاگیراوە، تەنهاسی لە سەدی کارەکانی تەواو کراوە. ئەرکی تەواوکردنی پرۆژەکە بە کۆمپانیایەکی تورکی درابوو کە لە ئێستادا لە هەرێمی کوردستاندا نەماوە. بەڕێوەبەری گشتی تەندروستی گەرمانیش لەبارەی نەخۆشخانەکەەوە دەڵێت بە هۆکاری ئەوەی حکوومەت ناتوانێت بودجە بۆ تەواوکردی دابین بکات داوامان کردووە بەشێک لە نەخۆشخانەکە تەواو بکرێت. دروستکردنی ئەو نەخۆشخانەیە زۆر کارەکانی ئەمە ئاسانەکات لە ڕووی زانستی و ئیداریۆ زۆر تەندروستی گەرمیانە باتە مەرحەلەیەکی زۆر باشتر لە ئێستا. بەڵام کێشەی ئەو نەخۆشخانەی ئەوەیە کە بودجەیەکی زەبەلاحی ئەوێ بۆ ئەوەی لەو قەیرانەدارەیە کە ئێستا حکوومەت ناتوانێت ئەو بڕەپارەیە کە سەروی 18 ملیارە بۆی تەرجیز کاتەوە داوامان کردو، پێشنیارەوەمان بۆ کردووە لەگەڵ ئەندازەی خۆمانە بگرێت بە پارت هەرجاری پارتێکی بۆ تەواو بکەین. بۆ ئێمە و ڕەنگە هەموو شێکمان بۆ تەواو نەکە، بەڵام زۆر شتمان بۆ حلەکات. ساڵی 2012 لەلایەن سەرۆکی حکوومەتی ئەو کاتی هەرێمەوە بەردی بناغی نەخۆشخانەی سەد قەرەوێڵەیی لە کەلاردانرا. بودجەی تەرخانکراوی پرۆژەکەش 17 ملیار دینار بوو، وا بڕێر بوو لە ماوەی 2 ساڵدا تەواو بکرێت، بەڵام 13 ساڵ تێپەڕیەوە و کارکردن لەو نەخۆشخانەیە وەستاوە. ئەو بۆشایە تەندروستی لە ناوچەکەدا هەبوو وەک خۆی ماوەتەوە و چارەسەر نەکراوە. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، کەلار.